بینەر و بیسەر عزیزەکانم لە شوێنێکن سڵاوی ئێمەتان بێوم کاتتان باش خۆشحاڵم کە ئەمڕۆژ بە دیدەنی ئێوەی ئازیز شاد دەبمەوە بۆ پێشکەشکردنی بەرگە و بابەتەکانی پرۆگرامی ئێواری سلێمانی بەو هیوایام کە بەدڵی هەمولایەکتان بێ. بۆ ئەمڕۆ باس لە شێوازی بەکارهێنانی گیابەهاریەکانەکەین. وەک دەزانن لە وەرزی هاوینە لە وەرزی بەهارە ببوونن لە کوردستان بە خۆشحاڵیەوە جۆرەها گیابەهاریمان هەیە، هەرێکیان بە شێوازی ئامادەکرێ، هەرێکیان سوودێکی تایبەتی هەیە. بۆ ئەمڕۆ میوانداری زۆر بەڕێز کاک سامان میرزا سەدیقمان کردووە کە بەڕێزیان شارەزای گژوگیا و گیادەرمانین قسە و باسەکەین لەسەر شێوازی بەکارهێنانی گیابەهاریەکان. کاک سامان بەخێر بێی، سوپاس بۆ ئامادەبوونێت. زۆر سپاس بە بەڕێستان، سپاستان دەکەم. سەلامەت بێ. زۆر سپاس. کاک سامان بزانم لەوە دەست پێکەم، بزانم چۆن ئێمە گیابەهاریەکان بناسینەوە، بزانین ئەم گیابەهاریانە سەرجەمیان مەسەرەن بۆ خواردن ئەبێ، کامانن کە بۆ خواردن ئەبێ، کامانن کە بۆ خواردن نابێ، چۆن ئێمە بیناسینەوە کە ئەمە گیایەکی بەهاریە؟ بەڵێ وەڵا خۆی لە ڕاستیە پێشەوەی کە باسی ئەوە بکەین با باسێکی بەهار بکەین، باشە کە خوای گەورە ئەم بەهاری بم وڵاتی ئێمە بەخشیوە کە سەفرەیەکی خوایە ڕازانیێتەوە بۆ ئێمەی مرۆڤ، کە ببینین لە دەسەڵات و گەورەی خوای گەورە کە چۆن ئەم هەموو گوڵ و گوڵزاڵ و ڕووەکە جوانانەی پێبەخشوین و هەروەها ئەمە دەرسێکە پێمان ئەڵێ کە چۆن بەکاری بێنن و فێرمانەکە بەکاری بێنن. هەروەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەفەرمێت بە گژوگیا و ڕووەکی خۆتان تەداوی خۆتان بکەن. باشە. هەروەها بێژگە لەوەی کە ئەمە بەروبمێکی جایی بۆ ئاژەڵ و هەروەها بۆ مرۆڤەکانە کە سوودی لێ بینرێ و هەروەهایتە خوارەوە ئەنجا بۆ دا و دەرمانیەکان. بەنسبەت گژوگیایی کوردستانەوە تامان زۆر دەوڵەمەنە کوردستانی خۆمان لە ڕووەک و گژوگیایی بەهاری و هەتا وەرزەکانی تیشە هەر زۆر دەوڵەمەنە. بەڵام کە ئێستا وەرزی بەهارە هەر باسی چەند ڕۆکێکی بەهاریەکەین، لەوانە مەسەلەن کە بۆ خواردنی مرۆڤ بێ، لەوانە کە بۆ خواردنی ئاژەڵە بێ، لەوانش کە بۆ داو دەرمانی بەکارهێنرێت. باشە. بزانین چی ئەوانەی کە زیاتر بۆ خواردنی مرۆڤ ئێمە سوودی لێ ئەبینین بەکارهێنین ڕۆژانە؟ بۆ خواردنی مرۆڤ ڕۆژانە مەسەلەن کەیتر ئەبێت تەمان ئەوشمان بیر نەچێ وەڵا بە پێشوی باسی بکەین. حەقە حکومەتی هەرێمی کوردستان ڕێنمایی دەرکات لە گوند و لە لادێکان و لە چیاکانە کە ئەو کەسانی کە ئاچن بۆ لێکردنەوەی ڕووەک و گژوگیا بە شێوەیەکی تەندروست و باش لێ بکەنەوە، چکە ئەمە ئەگەر بێت و بە شێوەیەکی ناتەندروست و خراپ دەریبێنی وردە وردە ئینقیرازەکە و نامێنێ و وەختێکە زانی زۆربەی گژوگیاکانمان لە دەست دەچێت هیچمان نامێنێ. باشەواتە ئەو لێکردنەوەی ئەو گژوگیانەوە ڕنینیان مەسەلا لە خۆمە پێڵێن لێزانینی ئێوە لە ئێستا چونکە ئەبینین زۆرێک مەسەلەن ئیشوکاریشی ئەوەنیان مەسەلەن حەزەکە ئەچێ بۆ سەیران لێ ئەکاتەوە ڕنی، عنی ئەمە لێزانینی ئەوێت هەر حەزەکات لێ بکاتەوە، هیوا ئیشی ئەوەیە مەعیشەتی لەسەر ئەوەیە، هیواشێ نایزانێت بەڵام هەر ئەگاتە بەردەستیشی هەر لە خۆ لێ کاتەوانێ و بۆ نیەکە و فرەیە و بەڵام ئەبێ مەسەلەن ڕێنمایی ئەوە دەربچێت ئەم ڕووەکە لەکایە لێ بکرێتەوە، لەکایە باشە لێ نەکرێتەوانێ بۆ ئەوەی ئەو تۆ شتێک کە هەیەی دووبارە بڕژێتەوە سەر زەویەکە و ساڵێکی تر دووبارە دروست بێتوانێت. بەڵام بەداخەوە ئەم وڵاتی ئێمە هەر لەوە شاوانێ لە هەموو شتێکە هەروایە جۆرە نامنەظەمێکی تایە لە هەموو شتەکانە بە تایبەتیەوەی کە ئێمە بڵین لەم بوارەیە تۆزێک لە نزیک و ئاگامان لێتی بەڕاستی هەنێ ڕووەک لە خەتەرایە، یعنی وردە وردە نامێنێت ئەگەر ئاوا بڕوات چەند ساڵێکی تر ئیتر هەرەوەی ناوەکە ئێمێنێ و نامێنێ. بۆیە ئەو کەسانی ئەو بەڕێزانەی کە ئاچن بۆ جا بە ویژدانەوە لێ بکەنەوانێ و لە ڕێگەوە دەری نەهێن و وای لێ بکەن کە ئەوەی کە سوودی لێبێن و باقەکەی بێنێتەوە بە ساڵێکی تر و بۆ ئەوەی کە ئیسفادی هەبێ. زۆر باشە. بزانم ئەو گیانەی کە زیاتر بۆ خواردنی مرۆڤ ئەوەی کە بۆ خواردنە تەبعاً لای معلومی جەنابیشتان و بینەران و بیسەرانیش ڕێواسە، کاشمەیە، هەڵزە، کەمایە، پیچکەیە، تۆڵەکەیە، مەسەلەن گیابەهاریەکان زۆرن، یعنی بڵین ئەگەر ئیسێم ئەحسایی بکەین ئەمانە من لە کتێبەکەی باوکمان کە بە ناوی یەکەم جار گژوگیا و ئاژەڵ بوو دوایی کردمان بە بۆژانە ناوی 300 و بەرەوە ژوور گوڵ و گیای کوردستانی خۆمانیتیا هین کراوە، ینی باس کراوە، ینی ئەوەی کە زۆربەی بۆ خواردنە بێ و زۆربەی بۆ دەرمانە بێ و ئەنجا مەسەلەن ئەوانەی کە لە بەهارە زۆر باوە کاشمە چۆن گیایەکی ڕۆکێکی سەرەکیە زۆر خۆشە، زۆر بەتامە، بۆ نێکی زۆر خۆشیە، ینی
کەسانێک کە داوەتی پێەکەن شۆنەڵی لە ڕێزی داوەتەکانە ئەوگە بەناوبانگە ئەوگە جوانە ئەوگە بۆنی خۆشە. واروها شتیترمان زۆرە گەلاخەمان هەیە، گۆزروانمان هەیە، قوڕاوێمان هەیە، پیچکمان هەیە. جارێەوە ئەو پیچکە ئەگەر مرۆڤ بزانێت چەندە بەسوودە، هەر ئێمە کۆمەڵە خزممان هەن بەهاران پیچک ئەکەڕن و ئەیخەنە فرێزەرەوە بە هاوین و پاییز و ئەمانە شارێ خۆن. ئەوەنگە سوودی هەیە بۆ مەعیدە و بۆ ڕیخۆڵە و بۆ کوشتنی بەکتریاکانی ناوگەدە و ڕیخۆڵە. زۆر زۆر یعنی ئەوەی کە لە بەهارە ئەگەر ئینسان بتوانێت مرۆڤ لە بەهارە واز لە برنج و چێشت و گۆشت بێنێ ئەم فترەی کە ئەم گژوگیانە هەیە لەگەڵ وەرزەکەیە بەس لەگەڵ گژوگیایە بژیت و ئەوانە بخۆیت زۆر زۆر بەسوودە بۆ لەشی مرۆڤ، یعنی لە کێشدا بەزینە، لە چەولەکانە، لە خوێن ڕوونکردنەوەیە، یعنی بەڕاستی تعریف ناکرێت. ئەوە زۆرە خەسڵەتەکانی. باش ئێمە چۆن بۆ نمونە لە کاتی سەیران و گەشتەکانمانە بۆ نمونە خەڵک ئەبینین کە هەنێک مەسەلەن لەو گیانە بەکارهێنێ یاخود لێ ئەکاتەوە لەبەرەوەی پێش لە کاتی پرۆگرامەکەشا باسم کرد سوپاس بەخوا کە ئێمە خاوەنی ینی سروشتێکی زۆر جوانی دەوڵەمەندە بۆ گژوگیانە. بزانم ئێمە هەر لە خۆمانەوە ئەو بابەتانە لێ بکەینەوە بەکاری بێنین یاخود بۆ نمونە پیشانی کەسانی بەتەمەنی بین یاخود پیشانی کەسانی شارەزای وەکو بەڕێستانی بین یاخود بۆ نمونە تێکەڵکردنی هەنێک لەم گیایانە مەسەلەن زیان بەخش نییە؟ وڵا بەتاکی دەبێ هەموو شتێک شارەزایی و لێ هەبێ، هەر لە لێکردنەوەی و هەر لە خواردنی و هەر لە دروستکردنی دەرمانەکانی بەتاکی دەبێ شارەزایی هەبێ. ئەو کەسانەشی کە ئاچن مەسەلەن بۆ گیا و ڕۆکۆمانە زۆربیان شارەزان، یعنی ئەی ناسن. بەڵام ئەگەر تو هاتوو لە شوێنێکا بوویت لە سەیرانێکا بوویت نابێت لە خۆ گیای لێ بکەیتوانێ بڵێ وەڵا ئەمە لەوە ئاچێت، چکە جاری وا هەیە دوو جا زۆر لە یەکەچن، یەکیان زەهراوی یەکیان زەهراوی نییە. ئەگەر ئەو لە تێک بچێت لەوانەیە لەو کاتە تووشی حاڵەتی مەسەلەن تەسەموم بیتیایە یاخوا نەخواستە تووشی حاڵەتێکی نەخوازراوە ببی. بۆیە باشتر وایە ئەگەر زۆر شارەزان نەبووی لێ ئەو ڕوەکانە بەکار نەهێنی تا لێ دڵنیابیتەوە. زۆر باشە. بزانم گیابەهاریەکان مەسەلەن ڕاستەخۆ ئێمە ئەتوانین بی خۆین، مەسەن هەنێکیان ئەتوانین بۆ نمونە ڕێواز باست کرد ئێمە ئەکسەر ئەتوانین بیخۆین، بەڵام بەسەن پێویستیان بە ئامادەکردن هەیە، یان مەسەلەن پێویستیان بەوەی بکوڵێندێ یان سوور بکرێتەوە، مەسەلەن چۆن ئێمە ئەتوانی ئامادەیان بکەین؟ خۆی ئەگەر هەر لە ڕێواسەوە باسکەین، ڕێواسەکە تەبەن وەکو میوەیەکیش هەر ئەخورێت، واروە وەکو دەرمانیش هەر بەکارەهێنرێت. بۆ چ شتێک زیاتر بەکارێت؟ ڕێگی ڕێواز خۆی ئەگەر ڕێگی ڕێواسەکە بەدوونەوە هەم بە هاڕاوی و هەم بە کوڵاندن باشترین دەرمانە بۆ دابەزینی نەخۆشی شەکرە. ڕێواسەکە خۆیشی تاوان کۆمەڵە ڤیتامیناتی زۆر زۆر باشی تایە و هەروەها تامێکی خۆشیشی هەیە، بەڵام وەکو دەرمانیەکەی بۆ شەکرە زۆر زۆر باشە بۆ زۆر تریش باش، بەڵام ئیشە سەرەکیەکەی بۆ شەکرە زۆر عەجایبدایە بزێنێت. باشە، من لەم دوو سێ ڕۆژەیە بینیم یەکەم جارمەوە بیبینم ئەو شتە کردبیان بە شلە لە فەیسبوک بینیم لە کوردستانی ڕۆژهەڵات لە داوەتە گەورەکانە پێڵن شلەی ڕێواز تەبەن ئەوە بە پارچە پارچەی وەکو پاقلاوی بچوو زەردەکەن و ئەنجا دوایی هەنێشتی تێکەڵەکەن جاری وایە هێلکە و ئەوەی تەکەن جاری وایە گۆشتی تێکەن گۆشتی کەروێشکی تێکەن لە زۆر شوێنان ئەی گۆڕن مەسەلەن هەتا کاشمەش لە خزمانی ئێمە و ماڵی ئێمە لە بەرو ئێمە خۆمان کاتی خۆی باوە باپیرانمان لە کوردستانی ڕۆژهەڵات لە بەبوونی شۆڕشی کۆماری مەهاباد و شۆڕشی گوڵان ومان و هەر لە دەرەوە بووین، شارەزاییمان زۆر هەبووە. کاشمەش هەم بە سوورۆکراوی بەزەتکراوی و هەروە هەم بە شلەش ئەخورێت. دا ئەو کاشمەیە تا مشتەکەی زۆر عەجایبە و زۆر خۆشە و بۆنی ئەڕوات وەکو برنجی سەدری جاران چۆنیان و ئەمە بۆنی کاشمەش بۆنی ئەڕوات زۆر خۆشە. باشە، بزانم لە کاتی بۆ نمونە مەسەن زۆرێکمان هەیە کە ئەو گیانە بەکارێنێ مەسەن زەردیەکەین یا ئیکۆڵێنن یا سووریەکەینەوە، ئەو بەها خۆراکیانی لەدەست نایە یاخود خۆی سروشتی گەڵاکە و مەسەلەن جیاکە وایە کە پێویستی بەو جۆرە مەسەلەن ئامادەکردنە هەیە. حتمان ئەگەر زۆری بکوڵێنی بەهاکەی لەدەست ئەیات، بەڵام باشتر وایە ئەو ڕوەکانی کە بەزەن زەر دەکرێت بۆ نمونە کنگرە، گەلاخەیە، کاشمەیە، ئاوەکەشی بەجیا بگریت لە سەلاجە لە سارکەرەوەی دای بنیت ڕۆژانە پەرداخی لێ بخۆیتەوانێت ئەوش دەست دەرناچێت. ئیسا خۆمان ئێمە
لە ماڵی ئێمە کە کنرزەر دەکەین ئاوەکەی بەجیا داانین لە فرێزەرا داانین ویتر ڕۆژانە وەکو چۆن لە ژەمێکی پەرداخە ئاوێکە پەرداخی لەوا خۆی توانێت. باشە ئەو ئاوی کنگرە بۆچی باشە منە تا ئێستا ئەوم نەبیستە. ئاوی کنگر ئەوی شەر بۆ دابەزینی شەکرە زۆر باشە. ئەنجا بیرمان نەچێت کنگر خۆی ناوکە دروستەکات لە ئاخیرا کە پیرە بێت لێ ناکرێتوانێ لە چەرەسراتەکان هەیە ناوکی کنگری پێڵەن تقریبن ئەوەنگە ئەبێت ئەوە ئەگەر بەتەبەن بەبێ خوێ لەسەر ساجێک تۆزێک سوور بکرێتوانێ ببرژێ دوایی بیهاڕیت وەکو ئاردی لێبێت لەگەڵ چەند ڕۆکێکی ترا باشترین دەرمانە بۆ دابەزانی شەکرە و کۆنتترۆلی نەخۆشی شەکرە. باشە زۆر باشەوەش زانیاریی باشە لەوانێ زۆر کەس نەزانێت کە ئەو ناوکی کنرە بۆ ئەوە زۆر باشە خۆشیشیە تەمان. حتمما لەوانەیە تامێکی ئەگەر ناخۆشی شێ بێ بەڵام ئەگەر تۆ بزانی سوودێکی زۆر باش ئەوە خۆی کنگر خۆی تامێکی خۆشی هەیە لەوانەیە بە کاڵیش ئاوای لێ بکرێ ئەستەکەم تامی خۆشتر بێ بەڵام کەس هەنێک کاتێمە عیلاجیش خۆی باشە تەبان کە سوودەکەی تۆ لە ناو ڕۆنەکەیە ئیتر ئەو زەی توشتە تۆزێک گۆساکە لێ تێگەیا و لەوا چێ بڵین بە هاکەشی تۆزێک لەدەست بە بەڵام بە زەرکراویەکە زۆر باش زۆر ڕاستە. بزانم کاک سامان ئێمە تا چەند گیا بەهاریەکان و جا مەسەلەن گیا دەرمانیەکان تا چەند وەکو مەسەلەن سەروەتێکی نیشتیمانی سیر بکەین لەبەرەوەی خۆت باست کرد کە ئێمە سروشتی کوردستان زۆر دەوڵەمەنە بەم گیایانە تا چەند ئێمە گرنگە وەکو سەروەتێکی نیشتیمانی سەیری بکەین تا چەند گرنگە مەسەلەن گرنگی پێبێن هەم لە خواردنی هەم لە پاراستنی. وڵا بە تاکی تەبان سەروەتی نیشتیمانی هەر نەوت نییە سەروەتی نیشتیمانی کشت و کاڵە ئیشی دەستە ئەمانێ جا ئەم بوارش کرد لە بواری کشت و کاڵ و ئەوەیە تەمان سەروەتێکی زۆر نیشتیمانی زۆر گەورەیە و زۆر پیرۆزیشە و ئێمە ئەوە تا لە دەرودراسەکانمانەوە ڕوەکمان بۆیێت جاری وایە بە قاچاقیشێ و جاری شوایە بە ڕسمیژێت لە سینەوەی لە هیندەوەی لە پاکستانەوەی لە تورکیاوەیە لە ئێرانەوەیەت هەنێکی لە جنوبەوەیەت لە کوردستانی خۆشمان و هەنێکی کە زۆر بە قیمەتە بەداخەوە ئەیبەن بۆ دەرەوەی کوردستان و بە قیمەتێکی زیاتری فرۆشن نایڵن لە کوردستانەکەی خۆمانە ئیسپادی دەکرێت بەرەوەی لە شوێنی تر زیاترەکات بۆیە ئەو ڕووەکانە تەبان سەروەتێکی نیشتیمانی زۆر گەورەیە و زۆر چاکە و سوودی زۆری لێ ئەبینرێت لە ڕابردووشە و لە داهاتوو لە ئێستاشە یعنی بەڕاستی ئەتوانی سەرمایەکی زۆری پێ دروستکەی ئەتوانی وڵاتی پێبەری بەڕێوە ئەتوانی وای لێ بکەیت کە چۆنەڵی سەرچاوەیەکی ژیان بێت کە پێویست بە داهاتی نەوت نەبێت پێویست بە داهاتی تر نەبێت ینی ئەوە دەوڵەمەنە ئەم وڵاتە ئەتوانێت دەیان شەریکاتی گەوری لێ دروست بێت وەلەوە الحەمدولله سپاس بۆخوا ئێستا لە شاری سنە شەریکەیەکی زۆر گەورە هەیە بە ناوی شەریکەی شوای کوردستان هەچی بەروبوومی ڕۆکانی ئەو دەڤەرانی خۆیانەوە بگرە زیاتری لە جنوبی ئێرانیشەوە هەمووی ئەگرێ و ئەیکا بە هەڵمکردن و ئەیکاتە معلبەوە و ئەینێرێ بۆ ئێرە و بۆ شوێنەکانی تریش لێرە سپاس بەخوا تا ئێستا چەند شەریکێکی ترکراوەتەوانێت بەڵام لەو ئاچێ بچووکتر بن لەوان ئینشاءالله ئەگەر حکوومەتی هەرێم هاوکاری برا تاجیرەکان بێ برا دەوڵەمەندەکان بێ ئەتوانن زۆر شەریکاتی گەورە دروستکەن و ئەو هەموو ڕۆکەی کە ساڵانە بە فیڕۆ ئەسووتێ و بە هیچ ئیسفادی ناکرێت کۆ بکرێتەوانێ و ئەنواع و ئەشکال دەرمانی تایبەتی گرانبەهای لێ دروست بکرێت. باش کاک سامان باسیەوەت کرد زیاتر لە ڕۆژهەڵاتی کوردستان لەبەرەوەی ئێوە مەسەڵەن بەرکەوتنتان هەبووە زیاتر لێ و ئەزمونتان لێوە وەرگرتووە سێرەکەین هەم گەنجەکانیشیان هەم بەتەمەنەکانیشیان زۆر گرنگی ئێم بم خواردنە کوردەواریانە مەسەڵەن لە ڕۆژانەیە زۆر بەکاری ئەهێنن مەسەڵەن هەڵیەگرن لە موجەمیدەیە بۆ زستان بە زۆر شێواز دروستی ئەکەن کەچی لای خۆمان بەداخەوە لێرە زۆر ئیحتیمامی ئەو توی پێ نادرێ ئەگەر ئەوەش ئیحتیمامی پێ بە مەسەڵەن بۆ نمونە خانمە بەتەمەنەکانمانە زیاتر گەنجەکانمان زۆر مەسەڵەن ئەزمونیان نییە لەگەڵ ئەمەیە ئەمە چیت هەیە بۆ ئەمە؟ وەڵی بمانەوە لەمانەوێ کوردستانی ڕۆژهەڵات لە ئێمە پێشکەوتوترە لە ئێمە بەتواناترن و لە ئێمە بەسەلیقەترن و لە ئێمە بەویژدانترن یعنی تۆ هەر نمونەیەکی بەسیط ئێمە چەند ساڵە لەوت لە ساڵی نۆوێک و ئەم وڵاتەمان ئێمە سەربەخۆیە هەمومان لە شوێنی خۆمان و هاوارەکەین تکایە کاچن بۆ سەیران شوێنەکانتان دوایی بە پیسی بەجێمەیاڵن تکایە ژینکە پیس مەکەن تکایە شوشە مەشکێنن ئەتوانن ئێوە ئەم کەناڵە بەڕێزەی ئێوە بچن چەند شوێنە بگەڕێن لە دەوروبەری قلیاسان و سەرچنار لە ئەزمەر لە بناری ئەزمەر لە گۆیژە
ڕۆمەزان چیها شوشەشکاوی مەشروبات و عەلاقە و دوول لە ڕووی تۆپیساوی ئەمانە فڕێراوە بەس لەوێ بە پێچەوانەوە ئەو کەسی کاچێ بۆ سەیران ئەو شوێنە ئەگەر پیسیش بێت پێش هەموو شتێکەڵێ ئادەی با پاکسازیێکی ئەم ناوە بکەین زەرفی تایبەتی خۆیانیان پێەیە لەوێ کۆیەکەنەوە دوایش کە خۆیان تەواو بوون بە هەمان شوێنی خۆیان پاکەکەنەوە و ئەیبەن لە ناو شار خاشا کوشتی خۆیان فڕێیان ئەمە لە ناحی ئەوە لە ناحی تریشەوە تەبەن ئەوان ئەیانەوەی کللتوری خۆیان پارێزن ئەیانەوەی ئەو کللتوری کە باپیرانیان هەیان بووە نایانەوێت دەستی بن بۆ من لە خواردە فۆلکلۆریەکانە لە شتەکانی ترا ئێستا بچۆ دیاتەکانی ئەوان ئێستا ژۆ کوجارانی ئێمە بە پێستی ئاژەڵ مەشکە ئەژەنن وەلەوە کە هەموو شتێکیشان هەیە کارەبایان فول لە غازیان فول لە ئاویان فول لە پێویستیان بۆنە بەڵام هەر لە بەرەوەی کە تام و چێژەکەی تیابمێنێتەوەمانە ئەو هەمووشتانیان وەکو خوان هێشتۆتەوانێ و حتا لە هەنێ شوێن دەستکەنەی گەنم هەر بە داس و بە دەستەکەن کە ئەشتوانن بە دەڕاستۆشتیش بیکەن لەبەرەوە ئەوان زیاتر احتیمام بە کللتورەکانی خۆیانێن و ئێمەش باشین بەڵام ناگەینە ئەوان بە خواردنیش بەشەکە لە خواردنەکانی ئەوان بەڕاستی خواردنی ئەوان زۆر تەندروستتر لە هی ئێمە خواردنی ئەوان کە ئاچی خواردنەکانیانە خۆی سەبتی خۆرشتێکیان هەیە کۆمەڵ لە ڕووەکی خۆماڵی خۆمانە وشکێکەن و ئەوان پێڵن بەستەبەندی پێەکەن ئەیکەن بە بەستە و لە ئەو دوکانانی کە عتارین و کە دوکانی بڵێن سەوزەوات و بەهاراتیان هەیە ئەی فرۆشن جاکە میوانێکیان نەچێت ئیتر لەگەر میوانێکی خۆشەویستیان ئەوەیە بۆ لێن لەگەڵ فاسۆلیایەکی سوورا لێنیان هەم بە خۆراکێکی زۆر گرنگە هەم تامێکی زۆر خۆشیشی هەیە و بەڕاستی خۆش زۆر عجایبە ینی پڵاوێکی بۆکەن بە بێ ڕۆن ینی ئەو برنج و هینی کە ئەوان ئەیکەن زێری نییە بەس ئێمە ئەبێ ئیلا لە بنی مەنجەڵەکە ڕۆنەکە منێش مەرێت بکە ئەنجایتەڵی برنجە خۆی ئەو خواردانش هەنێک کەس ئەوانی کاچن بۆ گەشت و گوزاری ئاچن بۆ میوانی بۆ نمونە بۆ ڕۆژەڵات گلەی مەسەلەن هەنێکا لە خواردنەکەکەم بەڵام چەند ڕۆژێک لەگەڵ یاپی هەستەکەم ڕابی لەگەڵ ینی خواردنی شەر ئەوەی ئەوەندەی ڕاهاتی لەگەڵیا ئێستا منەگو شخصی خۆم حەزم لە خواردنی ئەوە دیوەتەام وەلو هی ئەم دی زۆر خۆشە زۆر بەڵام هی ئەو دی زۆر تەندروستیە ئەگەر بی لە تەندروستیەکە بکەین هی ئەو دی باشترە بزانم کاک سامان لەو شۆپەی بەڕێزت کە هاتە دوکانێکتان هەیە کە بابەتە یا دەرمانیەکانی تیا ئەفرۆشن بزانم زیاتر لە ئێستا ئەو بابەتانی کە زیاتر زۆر مەسەلەن خواستی لەسەرا کڕیارەکان زیاتر مەسەلەن خواستیان لەسەرە چییە چ بابەتێکە بەوە پێی وەرزەکان مەسەلەن خواست لەسەر بابەتێکی دیاری کراو هەیە وڵا ئێمە وەکو نێورنگی گیادەرمانی زاگرۆست طبعاً کار ئێمە خەڵکی تریشمان الحەمدولillah زۆرە و طبعاً لە وەرزەکانە هینە ئەگۆڕێت ینی بڵێن مادەکان دەرمانەکان ئەگۆڕێت نمونە لە وەرزی زستانە ئەو کەسانە زیاتر ڕۆمانتیەکەن کە تووشی مایاسیریە بن لە ئەسەری سەرماوە تووشی خەبزی و مایاسیریە بن ئەوە لە سەرمایەت زیاتر تەسیانسێکە و زیاتر ئیش لەسەر ئەوە ئاکرێ و چارەسەری مایاسیری و هەروەها ئازاری گورچی لەو زراو و هەروەها فەقەرات و ئینزیلا خۆمانە کە لە سەرماوە زیاتر تەسیراتی هەیە و هەروە وەرزەکانی تریش طبعاً لە وەرزی پایزە وەرزی پێست زیاتر تێگەچێت پێست وشکە بێتەوانێ و تووشی ئەگزیما و سەدەفیە و بیرۆ ئەمانە ئەبێت زیاتر لە وەرزی پایزە ئەو حاڵەتانەیەت لە وەرزی هاوینی شاتەبەن سووتانەوەی دەموچاو و پێست تێگەچێ و بەدژەخۆری سروشتی و بەم شتە گیایانە و هەروەها بۆ دابەزینی کێش لە هاوینە هەیە مەسەن وری زیاخۆری کردووە بە کۆمەڵە ڕۆکی سروشتی ئەتوانین مەسەرەن چارەسەری ئەوانە بکەین و بەهاریش لە هەمە جۆرە لە بەهارە هەمووی تایە هەر لە دژەخۆر و هەر لە ڕوخسار و هەر لە ئیتر لە قەڵەوی و لە زائیفی و لە مەعیدە و لە ڕیخۆڵە و لە هەموو شتەکانە الحەمدولillah یادەرمانی ڕووەکی دەورێکی باڵای هەیە باسی دژەخۆرت کرد ئەو دژەخۆرت چۆنە لە چ شتێک پێکاتەکانی چۆن بیرتان لەوە کردەوە بەڵێ دژەخۆر خۆی تەبان ئێستا کە وڵات بەرەو پێشەوە چۆ لە هەموو شوێنەکە تعلیب کراوە دروست کراوە ینی کراوەتە قوتۆ و شەریکات هەیە لە ڕۆژهەڵاتی کوردستان کە ئێستا خۆی شەریکێکی بەناوبانگە دژەخۆری دروست کردووە زۆر چاکە زۆر بەقوەتە زۆر بێ مشکیلەیە بەڵام ئەگەر بمانێ هەر باسی ڕۆک بکەین ئێمە ئەتوانین بەبێ ئەوەی کە شتی معلب بەکاربێنین ئەتوانین پەڵپینە داخۆی بە پەڵپیناڵن پەڵەپینە یعنی پەڵەپینە ئەکات ئەگەر پەڵپینە بێنیت
چۆنەڵی بینیکەیت بە دەستکەوانە شتێک بیکوتیت جاوەکو بڵین مەڵحەمێکی لێت ئەو مەڵحەمە کە بچووی بۆ دەرەوەی ناو شار یا بڵێن دەشتێ شتێک بێ لە دەموچاوە ڕوخسارت هەتا و تەسیری تێ ناکە و بگرە هەر زۆر جوانتری شەکات ئەگەر هیچ دەست نەکەوت بۆ نمونە شێوە گوڵە بەیبوونە بیکوڵێنیت و کە دوای ئەوەی کە خۆی تر ئاوە خوسایەوانێ و مەساجی دەموچاوی پێ بکەیت و بە تایبەتی ژێر ئەم چاوانە کە ڕەشە بێت ئەو بەکاری بێنی زۆر شتێکی باشە بۆ دەموچاو و هەروەها زەیتەکەی وەرەو لە کوردستانە نییە بەڵام هەر خەڵکان لێک ئەیناسن زەیتی ئەرگانی پێڵن مەغریبیە ئەوە زەیتێکی زۆر گرانبەهایە پێڵن ئاڵتونی زەرد بەڕاستی ئەو زەیتە ئەرگانە وەکو دژەخۆر وەکو ڤیتامین وەکو هەموو شتێک بۆ دەموچاو و هەردوو ڕەگەزەکە زۆر شتێکی نایە بۆ بەهێزە. زۆر باشە بزان بابەتی جوانکاری چ بابەتێکتان زیاتر لای بێجگە لە دژەخۆرەکە چونکە لە کۆنا خانمانمان بینی و ئێستا وێنەکانیانە بینین کە ماشاءڵڵا هەمویان نمونەی جوانی بوون و ئەم بابەتانی کە لە ئێستاژێ ئێمە ئێستا بەکارێنی نیجە و بابەتانە نەبووە تەنها و بابەتانیان بەکارێناوە کە بۆن لە سروشتەوە مەسەلەن سەرچاوی گرت و سوودیان لێ بینیوە بزانم بە هەمان شێوەی زمانی زوویە و بابەتانەتان هەیە کە بۆ جوانکاری بۆ خانمان بەکارهێنن خۆی گەورە هەموو مرۆڤەکانی هەر جوان دروست کردووە بەڵام خۆمان ناشری نەکەین یعنی مەسەلەن بۆ نمونە کۆمەڵێک معاتەر هەیە کۆمەڵێک بۆن هەیە بە سپرات و بەکاریهێنی و سپرای کایکوێتە سەر پێستی دەموچاوت حتمما کاریگەرێکی زۆر خراپی هەیە وردە ئەو پێستە ڕقەکات وەکوونی هینەکانی ئەگرێ و ناتوانیت شتەکان بچێتە ناوەوە ئیتر وای لێت ڕقە بێ و ڕەشە بێ و پەڵەپەڵ دروستە بێ بەڵام ئەگەر تو ئەوانە بەکار نەهێنی چۆن خانمانی کاتی خۆی زوو سمڵ و مێخەک و کۆمەڵشتیان بەکار هێناوە سپیاوی بەڵە قەڵای و ئەم شتانەوە هەروە ئەوان تەمان هەروانیان بەکار نهێناوە مەسەلەن توێکڵی کۆمەڵێک ڕوەک توێکڵی کاڵک زۆر مهمە کە تۆ کاڵەکە ئەخۆیت ئەو توێکڵە دوای بی لە دەموچاو یەک مەساجی پێ بکەیت چارەکی 20 دقە پێوێ بێ دوای هەستەکەی دەموچاو تومە کاتەوانێ و هەروە کۆمەڵە ڤیتامینیشی وەرگرتووە و چۆنەڵی گەنجەکاتەوە خەیار توێکڵی کاڵک توێکڵی خەیار بە هەمان شێوە هەمان کارەکات و هەروە کۆمەڵێک هاڕاوەی سروشتی خۆمان هەیە بۆ نمونە شمڵی ئەگەر شمڵی بیهاڕیت و لەگەڵ گوڵاوی ئەسڵیا و لەگەڵ تۆزێ شیرە ئەمە هەروەکو معلوماتێکیش بۆ دەنابتانم بۆ بینەران و بیسەرانیش شتێکی زۆر باشە شمڵی هاڕاو لەگەڵ گوڵاو لەگەڵ شیرە بیکەیت و گیراوەیەکی سروشتی لێ دەرەچێت تابانە بێشت بێ وکو مەحەلەبی وابێ پاشان ئەیگریتە دەموچاو هەمووی ساعتێک بە دەموچاوتە بێت دوایی دەموچاو پشەی بە ئاوێکی شیرەتێن ئەوە دەموچاوێک ڕوخسارێکی زۆر جوان و پاک و سپی و لە ماعتەهاتێ و هەروەها دژە چرچیە دژە پیریە ئەوانەی هەمووتیایە باش بزانم کاک سامان ئەم پێشەیە کە باست کرد باسیشت کەوتە بەڕێستان باوکی بەڕێستان خاوەنی کتێبەکەم پیشەی لە باو کرد بۆ ماوەتەوە لە باو باپیرانتەوە بۆ ماوەتەوە ئەوە سەر ئەمجیا دەرمانیانە بناسون و ئەم زانیاریانەتانە بێ لەسەر ئەو بابەتانە حتمما طبعا من وەکۆی کە کوڕی حەکیم میرزا سدیقی چنیانیم باوکم خوارێ خۆش بێ لەگەڵ مردووی حازریە یەکێکە لەو کەسانەی کە لە بواری داو دەرمانی و ئاژەڵ ڕوەک ناسیە تەمان ئاژەڵیش هەرتیایە بۆ معلومات لە کتێبەکانە باسی ئاژەڵیشی تایە بۆ ئێستا کوتم زانیاریێکی زۆر باشی هەبووە و هەروەها سێچوار کتێبی داناوە یەکێک لە کتێبەکان کە بە ناوی گژوگیا و ئاژەڵ و یەکیان بە ناوی گەنجینەی دارستان و یەکیان ڕۆک و ڕوەک ناسیەکان دوایی ئەم کتێبانەمان هەمووی کردو بە کتێبێکی تر بە ناوی بۆژانە ئەو ڕوەکە جوانەیە کە هەر بۆژانە یعنی هەر خۆی ناوەکەش هەر بۆژانەیە پێڵێن بۆ مادران بە فارسی ئەوە جایەکە زۆر گرنگە بۆ ئافرەت بە تایبەتی بۆ کێشەی ڕەحم و ئەم شتانە جا لەو کتێبانە باوکم باسی هەموو نەخۆشیەکانی کردووە باسی هەموو ڕۆکانی کوردستانی کردووە کە چۆنە و چییە و لەکوێ ئەژی و چەند بەرزە بێتەوانی و چەند ئەژی و بۆ بۆچیش باشە ئەو کتێبە الحەمدلله خەڵکێکی زۆر ئیسفادەی لێ کردووە و هەروەها ڕوەک ناسەکانی تریش ئیسفادێکی زۆریان لێ کردووە بە ئێستا و کەسانی کە زیاتر دوکانیان و ئیشیان هەیە و لەوانەیە بڵم سەرچاوەکەی زیاتر لەو کتێبانەوە وەرگیرا بێت و منیش کە وەکو کوڕی حەکیم میرزا سدیق چنیانیم کە لە خزمەت باوکم و ئەوانەیە بووم حتمما هەر شتێکیان لێوە فێر بووم و ممارەسەیەکم لەگەڵ ئەوانە وەرگرتووە الحەمدلله هەر کەسێکیش کە هات بێتە لای ئێمە سپاس بۆخوا
سوودی لێ بینیوین. زۆر باشە. کاتی پرۆگرامەکەم ئەوەندەی نەماوە بەڵام هەنێک ناوت پێڵێم تەمانەمە من زۆر زانیاریشم لەسەری نەبوو کاکسامان پێش پرۆگرام پێوتم پێم بڵێ بزانم بۆچی بەکارێن باشە ڕێواسە دوت پێمان کاشماژ من یەکەم جارم بوو بزانم بەڵام سێلەکە کاشمێکم جارتە نەبیست و نەش خواردووە نەوەڵا نەشم خواردووە. ئەوەیەکە لە کارە حەزم زۆر لە ئیجا بەهاریەکانە بەڵام سڵفە قەت ناوەکەیم بیستووە مەسەن خاتونێک ناوی کاشمان بێ ئەوانە بەڵام نەمزانێ و سەرچاوەکەی چییە. بزانم لوشەوت لوشە چییە بۆچی بەکارێ؟ لوشە گیایەکە تاوان بەهاریە تقریبن ئاوا 20 سانتیمێک بەرز بێتەوە لە زەوی ئەکرێ بە جادوەخەوایشی پێڵێن لەگەڵ دۆخەوا لەگەڵ کەشکەکەی بۆ توێن نەوانێ و ئەیکوڵێن پێڵێن دۆخەوا زۆر تامێکی خۆشی هەیە و مزرە و هەروەز بەهای دەرمانیشی زۆر زۆرە. زۆر باشە بزانم تووراوە ئەوە چێوەیان؟ قوڕاوە بۆ بورە غەڵەت نووسیمە ئەو قوڕاوەیە من قوڕاوم بیستویکەن بە ئاوا خواردن لەی منتیقەی ڕانیە ئەوانە بەس ئەوە جایە ئەمە بڵێن ڕوەکە تقریبن لە خوشک و برای پیچکە و پیاز و ئەمانەیە بۆ کەلانە هینەکان کەلانی پێەکەن و هەروە سووریشەکەن و لەگەڵ تقریبن وەکو کەوەر وایە بەس لەو سیفەتەیە بەڵام تاموشتی جیاوازە لەگەڵ کەلانە ئەخورێ و لەگەڵ قاچکی شا کە سووریەکەن و تێکەڵیەکەن هەر خۆشە تاوان هەر ئەویش نایسە ناوەکانی بڵوانی تش پێڵە باشە. کوزەڵی دێمی بزانم کوزەڵە خۆشە زۆر گرنگە بۆ ئەو کەسانەی کە پرۆستات و کێشەی گورچیلیان هەیە. باشە کوزەڵە خۆی ئەوەی کە لە ناو ئاوایە تاوان کوزەڵە نیعمەتێکی زۆر چاکە بەڵام بەداخەوە ئەگەر بە باشی و بە پاکی نەیشوێتەوانێ کۆمەڵێک هینی تایە خراپە بۆ ناودەش تووشی کۆمەڵە کرمی جگەر و ئەمانە بیت بۆیە داوام وایە کە خەڵک ئەیخوا زۆر بە پاکی و بە پاکەرەوەکان پاکی بکەن و ئەنجابی خۆین بەڵام کوزەڵە دێمیەکە گرنگەکەی لەو زۆر باشترە بۆ کەسانی کە پرۆستاتیان هەیە و کە کێشەی گورچیلیان هەیە ئەگەر فترەیەکی هەفتەیەک دوو هەفتەیەک لەوە بخۆن کێشەکانیان بە تەواوی چارەسەرە بێت. باشە کوزەڵە هەر بەسەر وەکو سەوزە بەکاڵی ئەخورێ خۆت بە شێوازی تری ئەتوانی سوودی لەخورێ ئەتوانی وشی شکیت و بە وشکلاویش بخۆیت ئەوتا هەر هەمان ئەوان بە دەرمانێکە ئەوەی کە بڵێن دێمیەکە بەس ئەوەیان هەر بە سەوزی ئەخورێت. باش ئەی بابوونە تاوان کۆمەڵە ناوی تری هەیە حاجی لێ پێڵێن و نازانم لە کۆمەڵە شوێن ناوی تری هەیە و بەیبوونەی پێڵێن و ئەم بەیبوونەیە سوبحانەڵڵا زۆر عەجایبە یعنی بەهەچ چۆنەڵی بەهەچ هەدەفێ بیخۆیت هەدەفی خۆیە پێکێت یەکێ لەوانە خوێن ڕوونەکاتەوەی ئەو کەسانی کە خوێنی خستە بەیبوونە بەکار بێنێ وەکو چابی خواتەوانێ خوێنی ڕوونەکاتەوانێ و هەروە تەسفیەی خوێنەکات بۆ هەنێ نەخۆشی مائیدە باشە دڵخۆشی ئەیا بە مرۆڤ یعنی کە تۆی خۆی توانێ هەستەکەی ئاها چۆنە نەشئەیەک تایاتێ دڵخۆشیەک تایاتێ و هەروەها بۆ دەموچاو زۆر مهمە ئاوی بەیبوونە ئەگەر بە هەڵم بیگریت بیکەیتە چاو بەهێزەکات کۆمەڵە لێڵی ناهێڵێت چاو جوانەکات شتی تریشی زۆرە. باش جاترە باسێ کە جاتری کێوی و جاتری کێوی جاتری ماڵیمانێ جاتر ماڵیەکان ئەوە بۆ ناو دان و لەو نۆکا و ئەم شتانە بەکارهێنێت کێوی لە کەش تەبعاً ئەوە کوڵانی زیاتر ئەوە بۆ کوشتنی بەکتریای مائیدە و کێشەی مائیدە زۆر گرنگە. باشە ئەی گیاقەیتەران ئەم گیاقەیتەرانشم بیست گیاقەیتەرانیش گایەکی تەبعاً زۆر گرنگە لە گوێچەم و لاپاڵەکانە کە ئاوی پێوەیە لەوانەیە ئەڕوێت و ئەژینە بێت بڕێکی زۆر ناچێتە عەرزەوە هەر لە تەقریباً نزیکی خۆیەتی بەڵام بەهایەکی زۆر عەجایبی هەیە بۆ گورچیلە و میزەڕۆ زۆر مهمە. بزانم ئەی تەرخون ئێستا تەرخون وەرزی تەرخون دو نوعمانەیە تەرخونی ماڵیمان هەیە و تەرخونی کێویشمان هەیە. تەرخونە ماڵیەکە ئەوە هەموو کەزۆک و سەوزەی خوا شتێکی باشە و تاقەیەکی گەرمی ئەیا بە مرۆڤ بەڵام تەرخونەکەی کێویەکە بەهای دەرمانیەکەی زیاترە تەبەن ڕێگی ئەو تەرخونە کێویەکە کە ئەمێنێتەوە ئەبێ بە ئەقیر قەرحە ئەو ئەقیر قەرحەیە تەبەن هەم قیمەتی گرانە هەم بەهای دەرمانیەکانی زۆر گرانە. ئەقیر قەرحە کاتی خۆی حەزەتی شێخ عوسمانی بیارە خوا دەرەجاتی عالی بکات ئەینووسی بۆ کەسانەی و مناڵانەی کە زبانیان ناگرت قسە شێر زمانیان پارچەی بچووک ئیتر وردەودا کەوت ناقسە واروە ئەگەر ئەو ئەقیر قەرحەیە کە ڕێگی ئەو تەرخونەکەیە بیهاڕیت لەگەڵ ماستا تێکەڵی کەیت و ڕۆژانەیە کەوچکی چێشتی لێ بخۆیت
بەڕێژێکی زۆر باش شەکرە دابەزێنێ. زۆر باش ڕزام ئەی گەزنە گەزنە جایەکە کە لە ئەویش لە گوێچەم و لە شوێنی تەڕایە زیاتر ئەڕوێت لەو شوێنانەی کە چەمە و ئاوی پیاڕات بەرزەبێتەوە تا 2 متر زیاتر بەرزەبێتەوە وە گوڵێکی شی هەیە گوڵەکەشی زۆر بەهایەکی عجایبی هەیە زیاتر. گەزنە بۆ بەردی کورچیلە بۆ پرۆستات بۆ لابردنی ئیلتیهاباتی ئافرەت بۆ تەنزیمکردنی خوێن بۆ تەنزیمکردنی شەکرا بۆ پاکردنەوەی مەعیدە و ڕێخۆڵە زۆر زۆر بەکارەوە زۆر شتی تریشی هەیە. ئەی تۆڵەکەی تر لەمە لە تۆڵەکەیترەوە تۆڵەکە ماشەڵڵا تۆڵەکە ئەم دەشت و دەرە هەموار تۆڵەکەیە. تۆڵەکە بەهایەکی زۆر عجایبی هەیە. تۆڵەکە ئەگەر بە ڕۆژانە بتوانێت بیخۆیت و ئاوەکەی بگریت لەش لە هەموو شتێکە تەنزیمەکە چۆن نەڵێ ئیترەمە کۆنتترۆلی لە شەکار لە هەموو لە شەکرە و لە زەخت و لە دڵ و لە هەناسە و لە هەموویە نۆرماڵیەکات. واروها تۆڵەکە کۆمەڵی خاصیەتی هەیە ئەگەر هەر کەسێت تۆڵەکە زۆر بخوات کۆمەڵی حەشەرە هەر نایە بەلایە مێشوو لە پێوەی نایە مار نایە بەلایە دووپشک نایە بەلایە. هەروە ئەگەر لە هەنێ شوێن مەسەلەن زانی ترس هەیە تۆڵەکە ئاوا پلی خێنەرەوە لە دەوروبەر تا داینە بیرە لەشت محفوظە بیت. باشە ئەلەم ئەم هەموو سوودە شەیەکەی چەنی ژەرزان هەرزانی شارەوە تۆڵەکەی ناگاتێت ئەوەیە بەڵێ گرام بۆ دەستکی بە هەزارە وەڵا هەرزان لە وایە بەس ئەو سارزانتر زام ڕۆزماری ماوەیەک ئێمە ئەو ڕۆزماری شتێکی تازەیە لەناو ئێمە تازە هەر بۆ بەڵامی سەماڵی کراوە لە زۆربەی ناوەڕاستی جادەکان ناڕواوە لە زۆربەی باخەکانی ماڵانە لە زۆربەی قوتابخانەکان و خەستەخانەکانە هەیە و بۆنێکی خۆش و تامێکی خۆشیشی هەیە بۆ ناو خواردن تێکەڵ بە مریشکە کرێت تێکەڵ بە کۆمەڵی خواردنی کاکرێت هەم تامەکەی خۆشەکە هەم باخۆراکیشی بەهێ زەکات و هەروەها ڕزماری ئەگەر پکوڵێن ڕێ و بە ئاوەکەی قژی پێ بشۆیت قش بەهێ زەکات قش قورسەکات لە ڕووتانەوە و لە مخۆرکە ئەیپارێزێ وهروەها بەکتریا کوژێکی عجایبیشە. باش ئەی گۆیژ و گەڵا و گوڵەکەی وە بۆ نووسیم زانم ئێمە زیاتر هەر گۆیژەکە مەسەن ئەخۆین گەڵا و گوڵەکەی گۆیژەوە تەمەن ئەخورێ ئەوە تامێکی خۆش و شتێکی باشە بەڵام گەڵا و گوڵەکەی دەستگایەکی زۆر تایبەتە بۆ کردنەوەی دەمارەکانی لەش بە تایبەتی ئەو کەسانی کە تووشی گیرانی دەماری دڵ و مێشکە بن ئەگەر بێت و فترەی مانگێ بۆ 3 مانگ بە بەردەوامی ئەم گوڵ و گەڵای گۆیژەر لەگەڵ هەنێک لە پارچەکانی گەڵای بڵاڵووکە بیکڵێن وەکو چابی خۆنەوانێ و هەروە ئەگەر گەڵای بەهێشی لەگەڵا بێت زۆر زۆر باشترە لە ماوەی 3 مانگە بە دڵنیاییەوە کام کەسەی کە زۆر زۆر دەمارەکانی گیرا بێت دەمارەکانی بەرە بێ و کێشەی قەسەرە باڵۆنی نامێنێ. باشە بۆ دوهەمین نێت پێڵم بەخۆی زۆر زۆری بۆ نووسیم بەڵام کاتی پرۆگرامەکانە کاتیش هەنێکت باس کردەوە بۆیە بزانم یانسون لە ئێستا سەگەم خانمان زۆر بەکاری ئێنن بزانم سوودی یانسون چێ بەتایبەت بۆ خانمان یانسونی ئەستێرەیی سوودەکانی زۆر زۆرە دەورە بینێ بۆ دابزینی کێش دەورە بینێ بۆ پاکردنەوەی گەدە و ڕێخۆڵە وارووا دەور ئەبینێ ئەو کەسانەی کە تووشی قەسەبات و نەخۆشی سموسیل و ئەمانە ئەبن بە کوڵاندن هەر تەبخیری پێ بکەن و هەروەها بیشی خۆنەوانێ زۆر کاریگەری هەیە بۆ کردنەوەی جیوبەکان و هەروەها بۆ کردنەوەی سی و هەروەها بۆ تەنگە نەفەسی و بۆ کۆکە و ئەمانە زۆر بەسوودە. باش بزانم کاک سامان ئەم بابەتانی کە باست کرد بە تایبەت ئەو بابەتانی کە بۆ نمونە یانسون و ئەو بابەتانی کە وەکو چا ئەخورێتەوە وەکو هەنێ بابەتی دیکە مەسەلەن ئەگەر مەسەلەن لە کاتی گونجاوە نەخورێ یاخود زیاد لە حەدی پێویستی خۆی بخورێ یان مەسەلەن لە ژێر چاودێری کەسێکی پسپۆری وەکو تویان نەخورێ ئەمانە زیانیان نەبێ بۆ کەسەکە؟ بەڵام بە تاکید هەموو شتە زیارڕەوی و زیاخۆری تاکورێ خراپە بۆیە باشتر وایە لە مامناوەندا بخورێت و هەروە ئەگەر مەسەن کەسێک شارەزایینەوە پرسیار بکات لە کەسێکی شارەزا مەسەن ئەمە 3 ژەمە خوێت مەسەلەن شتێکی وا هەیە 3 ژەمە خوێت هیوا هەیە 2 ژەمە خوێت هیوا 1 ژەمە خوێت هەنێ شتێ پێش نانە هەنێ شتێ دوای نانە بۆی ئەو زانیاریان هەبێ باشترە بەکاربهێنرێت ئینا ئەوانەی کە بڵێن بۆ دەرمانیە ئەگەر زۆری لە نەخورێت ئینشاڵڵا زەرەری نابێت وەلو هەنێک جا هەیە هەنێ ڕووەکەیە هەر خۆی زەهرە ئەوانە خراپە لێ بێت
تووشی تەسەمەم و ناڕەحەتیە بێت. زۆر باش، زۆر سپاس بۆ زانیاریەکانی کاک سامان، سپاسمان دوومان کردی، سپاس بۆ ئامادەبوونێت. سپاس بۆ ئێوەش کە دەرفەتان بۆ ئینشەڵڵا هەموو کات ئێمە لە خزمەتی هاوڵاتیانی خۆمان نابین چیمان پێ بکرێت بۆ هاوکاری و بۆ بەخشینی زانیاری بۆ ئێوەی خۆشەویست و بینە لە بەڕێزەکانتان. دەستان خۆش ژەماندوونە بن. زۆر سپاس بۆ زۆر بەڕێز کاک سامان میرزا سەدیق کە بەڕێزیان شارەزای گوشوگیا و گیادەرمانی بوون. ئەمڕۆ لای ئێمە میوان بوو قسە باسمان کە لەسەر شێوازی بەکارهێنانی گیابەهاریەکان. هیوادارم لە ئێستاە فرسەتێکی باشە ئەو گیابەهاریانە بکڕن و ئامادەی بکەن و ئابیکەن بە ژەمێکی سەرەکی و بۆی هەم وەکو کاک سامانش باسی کرد ئەمە وەکو سامانێکە وەکو کللتورێکە بۆی ئێمە بیپارێزین و مناڵەکانیشمان بێبەش نەبوون لەو تاموچێژە و هەم لەوەی کە وەکو کللتورێکیش بیپارێزین. دووبارە سپاس بۆ بینەربوونتان، کاتێکی شاد خواتان لەگەڵ بێت.